مەترسیەک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و ڕێکخراوی یونسکۆش هۆشداری دەدات. پرۆسەی خوێندنی ئەمساڵ چی بەسەردێت؟ نزیکەی 2 مانگا پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان پەکی کەوتووە و ڕێکخراوی یونسکۆش هۆشداری دەدات و دەڵێت لە ئەگەری نەکردنەوەی ناوەندەکان خوێندنی ئەمساڵ لە تەواوی هەرێمی کوردستان ڕادەگیرێت. ئەگەرچی بڕیار بوو لە 13 نوێی 2023ەوە پرۆسەی خوێندن دەست پێ بکات، بەڵام چەند ڕۆژێکی تر دەبێتە 2 مانگ و هێشتا لە خوێندنگە حکومەکانی زۆربەی ناوچەکانی هەرێم پرۆسەی خوێندن دەستی پێ نەکردوێتەوە. پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بەهۆی لاوازی وەزیرەکەی و دواکەوتنی موچە و زەقبوونەوەی جیاوازی لە نێوان خوێندنی ئەهلی و حکومەکان و چەند گرفتێکی تر گەلێک کەم و کوڕی و قەیرانی هەبووە. ئەم ساڵیش سەرەڕای هۆشداریەکانی ڕێکخراوی یونسکۆ و پەککەوتنی خوێندنی ئەم ساڵ لە پای کارەسات و شکستەکانی سیستمی پەروەردە لە سای کابینەکەی مەسرور بارزانی. بەڵام هێشتا پرۆسەی بایکۆتی مامۆستایان لە زۆربەی ناوچەکانی هەرێم بەردەوامە. بەپێی یاسای یونسکۆ ئەگەر بێت و تاوەکو 2 مانگ لە دوای ئەو وادەی دیاری کراوە خوێندنی ئەو ساڵە دەست پێ نەکات، ئەوە ئەو ساڵە بەکەوت و هەژمار دەکرێت بۆ خوێندکار. بەو پێیش بێت تاوەکو 13 ئەم مانگا پرۆسەی خوێندن دەست پێ نەکاتەوە، ئەوە پرۆسەکە پەکی دەکەوێت و خوێندکار دەبێتە قوربانی و باجەکەی دەدات. ئەم بێباکی حکومەت و بەردەوامەی بایکۆتی مامۆستایان حکومەتی هەرێم و مامۆستایان دەکاتە بەردەم دۆڕیانێکەوە. ئەویش کە ئایا جگە لەو موچەی مامۆستایان وەری دەگرن موچەیەکی تریان پێدەدرێت تا بایکۆت بشکێنرێت، یاخود مامۆستایان لەبەر خوێندکاران پێش 13 مانگ بایکۆت دەشکێن و دەچنەوە نێو هۆڵەکانی خوێندن تاوەکو پرۆسەکە پەکی نەکەوێت. ئەمیش لە چەند ڕۆژی داهاتوودا دەردەکەوێت.